بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان بەڕێزان دیارە سەرەتا دەمەوێ خۆم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دایکان و باوکانی و قوتابیانی ئازیزی قۆناغەکانی خوێندنی باخچەی منداڵان و بنەڕەتی و ئامادەی بناسیێنم. ناوی بەندە پرۆفیسۆر دکتۆر عومەر ئیبراهیم عەزیز ناسراو بە دکتۆر عومەر پەتی مامۆستا لە زانکۆی سڵاحەدین لە هەولێر. دیارە ئەو سمینارەی کە پێشکەشی دەکەین لەژێر ناونیشانی شێوازی مامەلەکردنی دایک و باوکان لەگەڵ منداڵەکانیان لە قۆناغەکانی جیاجیای خوێندندا. سەرەتا پێم خۆشە باسی ئەوەتان بۆ بکەم چۆنیەتی خۆگونجان لەگەڵ ئەم بارودۆخە. دیارە بەڕێزان سەرەتا دەمەوێ ئەوەتان بۆ بازکەم کە داواکارم لە خودای گەورە و بەخشندەی میهرەبان لە باشترین تەندروستی دابن بۆ ئەوەی بتوانن دوور بن لەم پەتایی ڤایرۆسی کۆرۆنایە کە هەموو جیهانی گردۆتەوە تەنانەت بە کوردستانی ئازیز و خۆشەویستی خۆشمانەوە. تکایە هەبووتان پابەندی ڕێنماییە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و ئەو ڕێنمایە تەندروستیانەی بەڕێوەبەرەتی گشتی پارێزگاکەتان بن. دیارە ئەم بارودۆخە هیوادارم بە سەرکەوتووی تێبپەڕێنین و هەمومان بە تەندروستێکی باش بین، بە تایبەتی بۆ ئێوەی دایکان و باوکان و جگەرگۆشە و منداڵەکانتان دەخوازی. دیارە ژیان بەردەوامی، ژیان ناوەستێ و پێویستە ئێمە خۆمان لەگەر ئەم بارودۆخە ڕابهێنین. خۆگونجانیش لەگەر ئەم بارودۆخە دەبێ ئێمە بزانین ئەم بارودۆخەی ئێستا ئەم ڤایرۆسە بەڕاستی دوو لایەنی هەیە. دەبێ بزانین لایەنی باشی هەیە و لایەنی خراپی هەیە، واتە دەتوانین لایەنی پۆزتیڤ و نێگەتیڤ هەیە. دەبێ ئێمە ئەم دەرفەتە بقۆزینەوە، سوود لە لایەنە باشەکانی وەربگرین. ئەم کاتە زۆرێک کە لە دەستمانە ئێمە کاتی خۆی زۆری لە ماڵەوەین 24 کاتژمێر بە شەو ڕۆژ و ئێمە لە ماڵی کاتی خۆی چ خۆتان چ منداڵەکانتان لە دەوام بوون کە داهاتنەوە ماوەیەکی دەتوان بڵێم نیوەی ئەو کاتەی کە ئێستا لە دەستانە لە ماڵەوەن. بەڵام ئێستا لەبەرەوەی کاتەکە زۆرە دەبێ بزانین چۆن مامەڵە لەگەر ئەو کاتانە دەکەین. بەڕاستی یەکەم جا دەبێ بە گەشتبینی و بڕوانی ژیان و بە گەشتبینیشەوە تەمەشای دەنگ و باسەکان بکەین. یعنی مناڵەکان بەڕاستی ناتوانانی لەیان بشاریەوە برێ سەیری میدیانەکەن، بەڵام دەبێ ئەوەش بزانن ئەوەندە ترس نییە، ینی ئەوانە بیان ترسێنی بیان تۆقێنی ببێتە مای دڵەڕاوچێ ببێتە شلەژانی دەرونی. ئەمەش چۆن دەکرێت؟ دەبێ ئەمان گرنگی بەلایەنە باشەکان بدەنین. بۆ نمونە ئەگەر هاتوو هەوڵدە کم تەمەشای تەلەڤیزیۆن بکەن، ینی زیاتر دەنگ و باسەکان بە تایبەتی هەر هیچ دەبێ ئەگەر جارێک بێ خەیری ناکە، بەڵام کە هەواڵە کان پێشکەش دەکرێت ئێوە جەخت لەسەر هەواڵە باشەکان بکەنەوە. بۆ نمونە ژمارەی چاکبوونەکان، ئەو ژمارە چاکبوونانەوەی کەوا لەوێ ئاماژەی پێ دەکرێت ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچێتر ئاماژە بەی بکە، بەرەو مردووەکان مەڕۆ، بەرەو ژمارەی هەلکشانی هینەکان مەبە. ڕاستە دەبێتەوە بزانانی وەکو دایک و باوکیش کە ڕاستە ڕۆژ بە ڕۆژ ژمارەکە زۆرتر دەبێت، بەڵامان کاتدا ژمارەی چاکبوونەوەکان زۆرترە. دەبێت ئەوە بەرکەوتەکان، ینی بەهۆی بەرکەوتەکانە، ینی نابێت ترست هەبێ. یان ئەگەر تۆ لە ماڵی پابەندی ڕێنمایەکانی بۆیە زۆربەی جار لە تەلەڤیزیۆن و لە میدیاکان و تەنانەت لە پسپۆری ئەم بوارە جەخت لەسەر مانەوەتان دەکەیتەوە. پابەندبوونەوەکە چییە؟ لە ماڵەوە بەڕێوە لە ماڵەوەن پابند ڕێنماکان بڵێ دەست چاوتان باش دەشۆن بەڵێ کە دەستنە دەرەوە دەستکێش و دەمامک بەکاردەهێنن، کەواتە نابێ ئێوە بەڕاستی ئەوەندە خۆتان بخەنە ئەو ترسە و دڵڕاوچێ، چونکە ئەوەی کە بەسەر ئێوە دێ ڕەنگ دەداتەوە مناڵەکان دەیبینن. بەڵام بەو شێوەیە بەو پابند بوونەوەتان دەتوانن بڵێم ئەم ترسە دێتە خوارە، چونکە ترس ئەگەر لە ڕادەیەکی زۆر بوو بەڕاستی کاریگەری لەسەر بەرگریشتان دەبێت. بۆیە ئێوە هەوڵدەن ئەم ترسە تەنها بەڕادەیەکی کەم بێ بۆ ئەوەی پابندبوونەکەتان بە ڕێنماییەکان و بە ئەم قەدەغەیە کە دانراوە پابند بن. ئەوەش ماوەیەشی کەمە و هیوادارین هەمولایەک بە ساشی بتوانین تێیپەڕێنی. اینجا بۆ ئەوەی بەڕاستی ئێوە بتوانن چون مامەڕەیەکی جوان دروست لەگەر منداڵەکان بکەن،
پێویستە ئەو هەنگاوانەی خوارەوە یەک کە ئێستا ئاماژەی پێ دەکەم تکایە پەیڕەوی بکەن. بۆ نمونە کاتی نووسن و شێوازی نووسنی منداڵان زۆر گرینگە منداڵان بە پێی تەمان بە دوواداچوونیان بکەین چۆن بنون. ئەنی بۆ نمونە منداڵانی باخچەی منداڵان کە تەمەنیان تا 5 ساڵە بەڕاستی دەبێ ئەمانە لە کاژمێر نۆ بنون کە لە کاژمێر نۆ بنون بۆ ئەوەی بەیانەکەی لە کاژمێر 7 لە خەو هەستن. بۆ ئەو منداڵانەی کە لە قۆناغی بنەڕەتی واتە تەمەنیان تا 15 ساڵیە ئەمانە دەبێت لە کاژمێردا بخەون. ئەو منداڵانەی کوڕانەی کاتانن هەرزەکارن تەمەنیان تا تەمەنی 18 ساڵی کە پۆلی 12 تا پۆلی 12 ئامادەی ئەمانش بەڕاستی ببورن دەبێت لە کاژمێر 11 بنون کە ژمارەی کاژمێرەکانی وان دەکاتە 8 کاژمێر ئی ئەوانی ترنۆ کاژمێر ئی منداڵەکانی باخچەی منداڵانیش دەکاتە کاژمێر. ئەمە هەمویان لێ کاتدا نون لەو کاتە جیاوازانە دەنون بەڵام دەبێت بەیانەکەی لێ کاتە هەستن وا ڕێکهاتون فێربووینەکە وەختی خۆی لە 7 لەوانەیە پێش 7 شەڕستی بۆی خۆ ئامادەکاونان بخواتون بچێتە قوتابخانە. ئینجا ئێمە ڕێلەوەش ناگرین ئەوانەی کە نوێژ دەکەن دایک و باوکان دەتوانن مناڵەکانیان لەگەڵ خۆیان هەر بستن بۆی نوێژ بکەن بەڵام دوای کاژمێری 7 دابنێنەوە بۆ یەک کاتە هەستن. وهروە شێوازی نووسنیش گرینگە مناڵەکان ئەوە بزانن کە لەسەر ڕاستە بنون و هەروەها ئەگەر ماندوو بوون بستنە لای چەپ. ئەمە گرینگە بۆ شێوەی نووسن کە زۆربەی پزیشکان ئاماژەی پێ دەکەن. ئێستا کاژمێر 7 بەیانیە دایک و باوک دەبێت سبکاتن و مناڵەکان چی بکەن هەمویان لە خەوە ساون دوای ئەوە کە دەسوساوی خواردشۆت دوای ئەوە بەڕاستی دەبێت بێن بۆ سەر خوانی نان خواردن. خوانەکە نابێت تەنها دایک ئامادەی بکە و بیڕازێنێتەوە دەبێ باوکەکەش کە ماوەی زۆرە لە ماڵەوە نابێ هەمووی هەر دایکەکە بێت دەبێ ئەرکەکان دابش بکەن کسەکان کوڕەکان ئەنجامی بدەن و ئەو خواردنانەش دابنێن کە بەڕاستی دەوڵەمەندە بە ڤیتامینەکان و ئەوە هەروەها خوێ و ئاو ئەمانە چەوری وە زۆربەی پزیشکان و ئەوانەی کە پسپۆرن لەو بارە زەخر لەسەر نانی بەیانی دەکەنەوە کۆگەدا ئامادەیە بۆ وەرگرتنی وارزکردنی خواردنەکان کەواتە زۆر دەبێت گرنگی بە ژەمی خواردنی بەیانیان بدرێ و هەتا ژەمەکانی تریش نابێ مناڵ هەرێکە بێ قاپی خۆی خواردنەکەی بخاتە ناو بچێتە ژوورەکەی خۆی بخوانە لە ڕووی تەندروستیەوە و ئەمە مسلمێنراوە ئەوانەی کە واژەمێک دوو ژەم تا زێ شەم دەخۆن لەگە دایک و باوچیان یا هەمویان خێزانەکە بەیەکەوە لەسەر خوانێک ئامادە دەکرێت بەڕاستی تەمەنیشیان درێژ دەبێت. بۆیە زۆر گرینگە ئەو نان خواردنی بەیانی بەیەکەوە دوای نان خواردن ئینجا قۆناغێکی تر دێ ئەویش سۆنێتی خوێندن بە ئۆنلاینە دیارە لە وڵاتانی دەرەوە ئۆنلاین زۆر گرنج پێ لای ئێمە لە هەندێک قوتابخانە هەیە قوتابخانە تایبەتەکان تەنان لە هەندێک زانکۆشەیە بەڵام بەڕاستی لە کاتێکی ئێستا زۆر گرینگە بۆیە دەبێت دایک و باوکانهانی منداڵەکانیان بدەن بارودۆخێکی گونجاو و لەباریان بۆ بڕەخسێرن بۆ ئەوەی ئەم خوێندنی ئۆنلاینە بە تەواوی و بە باشی لە ماڵەوە ئەنجام بدرێت. ئەوی چۆن بەڕاستی پێویستە مناڵەکانی قۆناغی بنەڕەتی لە ژوورێک بێ ئەگەر مناڵێکە مناڵەکەی قۆناغی باسەی منداڵانت لە ژوورێکی تر بێ و ئەو منداڵی کە هەتا تا لە قۆناغی ئامادەیە ئەویش لە ژوورێکی تر بێ کورسی و مێزیان بۆ دابنێ ینی مێز واسکەملی و لاپتۆپی خۆی بە جوانی بۆ ئەوەی ئەو شوێنی کەوانەکەی ئۆنلاین و خوێندنی ئۆنلاین لێوە دەگرێت هێمن بێ ئارام بێ بۆ ئەوەی دەنگەدەنگ و ژاوەژاو کار نەکاتە سەر منداڵەکەت لە کاتی وەرگرتنە. دوای پێداویستەکان لە خواردن و خواردنەوە بۆی دانیت پێویستی بە ئاوە پێویستی بە شەربەتە ینی خۆشاو لە لای دابنی بۆیە لە کاتێکە کە پێویستی پێیە شوێنەکە بەزینی هێرێت. ڕەنگە بڵێ ژووری تایبەت نییە هەوڵدا یەشێک لە ژووری میێوان بێ یەشێک لە هۆڵەکە بێ و ئەگەر ژووری یەک لە مناڵەکان ژوورەکانیان گونجا و ڕێک و پێک بێ دەتوانن ئەوێش بەکاربێنن. واروە ئاڕاستەی منداڵەکان بکەن جێڕایەری ئەو مامۆستایی بێ کە وانەکەی بە خوێندنی ئۆنلاین پێشکەشی دەکات یعنی بە مێشک و هەروەها بە چاو و هەروەها بە گوێسکە وا تا هەوڵ بداتن زۆربەی هەستەکانی بەکاربێنێ
لەگەر مامۆستا لە کاتی وانەکانیە تەنانەت سەرچاوەکانی پێویستیش لە تەک خۆی دابنێ پەرتووکە پەڕاوە سەرچاوەی ترە وهروەها کاغەز و پێنووسیشی لەلابێ فریای تێبینی بتوانێت تێبینی بنووسێ بتوانێت شتە گرنگەکان بنووسێ بۆ ئەوەی لەگەر مامۆستاکە بڕوە وهروەها ئەگەر پرسیارشی لەلا دروست بوو دەتوانانی لە لای خۆی پرسیارەکە تۆمار بکاتن و لە کاتێک کە مامۆستا کاتیان بۆ تەرخان دەکا و گوێیان لێ ڕادەگرێت پرسیارەکەی خۆی بکات هەوڵدا هیچ لە لای خۆی نەهێڵتەوە ئەوە لە خاتی خوێندنی ئۆنلاین بە زمانای ئەوە نییە هەر هەمووی پشت بە مامۆستا بستێت بتوانێت دوایی ئەگەرات و شتێک فریان نەکەوت لە مامۆستای بپرسێ لە کاتیشتدا ئەگەر مامۆستا کاتی نەبوو دەتوانێت گروپێک دروست بکاتن لەگەر هاوڕەکانی بە تایبەتی ئەوانەی کە زیرەکەن لەگەر یەک بیرۆ ڕابگۆڕنەوە پرسیار لە یەکتری بکەن ئەو شتانێک کە نازانی شاراوەیە یان قورس و گرانە بۆ ڕوون بکەنەوە یان دەتوانێت لە سەرچاوەی تر بەکارهێنانی لە ڕێگای گۆگڵ و لە ڕێگای وێبسایتەکانی تریش دەتوانێت وەڵامی بەدەست بکەوێتن و یان زانیاری زیاتر وەرگری پاش ئەوەی کەوا خوێنیشی تەواو بوو ئێستا کاتی میوەدی دەمەوێ ڕوونکەمەوە دایک و باوکان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش نەکتەنا بۆ مناڵەکانی بۆ ئێوەش وەکو گەورە پێویستە دوو کاتی جیاوازمان هەیە بۆ میوە بەڕاستی دەبێ بزانن نابێ زۆربەی پسپۆرانی خۆراک ئاماژە بەوە دەکەن کە دەبێ میوە پێشنان خواردن بێت ئێمە دەزانین لە لای ئێمە ئەوە ناکرێ بەیانیان پێشنان خواردن میوەکە بخۆی کەواتە دەخرێتە دوای نانی بەیانی بەڵام دەبێت دوو کاژمێری بەسەردا بڕوە کەواتە بۆ دەوری کاژمێر 11 گرینگە تەنانە و خوێندنی ئۆنلاینەکەشی تەواو بووە کاژمێر 11 ئەو دایکە دەبێ ئەو زۆرە میوانە تا بنێ کە بەڕاستی ڤیتامینەکانی تێدایە زەخ لەسەر ڤیتامین سی و ڤیتامین دی و ڤیتامین کە زیندی تێدایە و ئەوانەی کە بۆ بەرگری باشە ئێمە لەو کاتەی ڤایرۆس بەڕاستی پێویستیمان بە بەرگریانی چەند بەرگری باش بێ ئەو کەسە زیاتر دەتوانێت بەرگری ئەم ڤایرۆسە بکات کەواتە میوەکانیش بەپێی وەرز هەر وەرزەک میوەی خۆی هەیە بەڕاستی بەپێی وەرزەکان تامی میوەکە خۆشە ڕاستە ئێستا وای لاتووە لە هەموو وەرزەکانە زۆرها میوە هەیە بەڵام دایک و باوکەکە دەبێت خۆیان هەر بژێنن زۆرە میوەیەک بیدەن اینجا خوانەکە دەڕازێنەوە زوان دووبارە هەر یەکە قاپی خۆی دەهێنێ و هەر یەکە چەقوی خۆی و هەرگە چەنگاڵ و هەر هەمویان بەیەکەوە دادەنیشن لەسەر خوانەکە بەیەکەوە دەتوانن گفتوگۆش بکەن دەتوانن بەدەم پێینەوە دەتوانن ئەگەر نا دەتوانین ئێستا بەهارە کاتەکەی خۆشە مەرزیە لە نانی لە چێشخانە ماڵەوە نانەکە بخۆن یانی میوەکە بخۆن دەتوانبی بەنە باخسە دەتوانن باخسە لەوێ کورسی و ئەسکەمەلی و مێزدا بنێت لەوێ بەیەکەوە لەو هەوایە پاکە ناوە هەوای پاشە بژن و هەروەها میوەکەی لەوێ بخۆن ئێستا میوەش خورا ئینجا کاتی چ دێ پازەوەی کە پشوەکتدا لەسەر میوەکە چونکە کاتی کە خواردن دەخۆی یان میوە دەخۆی بەلایکردنی تا چارێکە هیچ خورات نابێت هیچ بکەیت با بە تەواوی هەرز دەکرێت ئینجا لەوانەیە تا نیو کاژمێری پێ بچێت کاژمێرێک ئینجا بۆت هەیە وەرزش بکەیت وەرزشەکان چۆنە باشە شوێنی وەرزەکە شوێن دەردێ وە چ جۆرە وەرزش بکەیت ئەگەر ماڵەوەتان باخسەیەکی گەورەی هەیە دەتوانی لە باخسە یاریکرد ئەگەر یەک منداڵت هەیە دەبێت تۆی دایک یان باوک لەگەر مناڵەکە یاریەکە ئەنجام دێت ئەگەر دوو بوون بەیەکەوە سێ بن ئەوە باشتریش ئەگەر هاتوو باخسەکەتان گونجاو نەبوو دەتوانن لە سەربان بەڵام کە دەنێ سەربان نابێ ببێتە مایەی هەرسانی و بێزارکردنی دراوسەکانت ئەدی ئەگەر نە باخسەتە بوو نە سەربانیش دەبوو ئەو کاتە دەبێت پەنا بە ژوورەکانت بدەیت لە ژوور اینجا لە ژووری نووسنە اینجا لە ژووری میوانە لە دەتوانیت جۆرای یاری بەپێی تەمەن هەندێک یاری بە مناڵانی باخسەی منداڵان بەڕاستی یاری هاوبەشەیە لە بینی کچ و کوڕ بەڵام بۆ گەورەکان یاری تایبەت بە کوڕ یاری تایبەت بە کچ یاری زۆر سادە هەیە ئەو یاریانەی کە خۆت دەیزانی بیکەیت ئەگەر نزانی دەتوانیت تەمەشای میدیاکان بکەیت ئێستا زۆربەی تەلەڤیزیۆنەکان یاریە وەرزشیەکان تەنانەت بۆ گەورانیش یارمە بەسمان هەر منداڵ نییە ئێوەی دایک و باوکیش دەبێ هەر وەرزش بکەن کە بەڕاستی سەرمێنراوە ئەوانەی کەوا نیو کاژمێر وەرزش دەکەن ڕۆژانە
تەمەنیان درێژترە لەو کەسانەی کە هیچ وەرزش ناکەن. کەواتە دایکان باوکانی ئازیز و خۆشەویست دەبێ ئێوەش لە تەک مناڵەکانتان وەرزش بکەن. ئینجا ئاماژەم پێکرد لەوانەیە زۆر بەرنامەیان هەیە، یەک لەوانە ڕوودا و بەرنامەی ڕۆژانیان هەیە تەنانەت بۆ گەورانیش زۆرە وەرزشێک بکەن. تەنانەت وەرزش تەنها لە ڕووی جەستەیی نییە، بەڵکو بۆ مێشکیش، ینی بۆ نمونە یاری یۆگۆ، یاری خاوبوونەوە دەتوانێت ئەم یاریانە بکرێن، چونکە مێشک ئاسوودە دەکات. تۆ ئەگەر جەستەیەکی تەندروستت هەبوو، مێشکێکی ئارامت هەبوو، کەواتە تۆ کەسێکی تەندروستی تەنانەت بۆ خوێندنش و بۆ بەرگریەکەش توانێت باشتر دەبێت. دوای ئەوەی کە وەرزشەکەت ئەنجامدا بەپێی ئارەزوی خۆت، بەپێی گونجان لەگە تەمەنت، ئینجا کاتی خۆشوشتن دێ، نابێ ئەوە لەبیر بکەی. ڕاستە خۆ دەبێ بچیتە گەرماوە، گەرماویش ئێستاەوەی یا تۆ ماڵێ دووسێ گەرماوی هەرێکە پاژەوەی کە گەرماوەکە دووەرگێت هەست بە پشووە دەکەیت. دەچینە سەر لایەنێکی تر زۆر گرنگە دایکان باوکانی ئازیز، ئەویش کاتی خوێندنەوە. اینجا خوێندنەوەی چیرۆکە، کتێبە جیاوازیەکان. دەبێ بەڕاستی ئێوە وەکو دایک و باوە لە ماڵەوە، ئێستا وای لات زۆربەی دایک و باوکان و ماڵەکان کتێبخانەی تایبەتیان هەیە، تایبەت بە ماڵ. ئەم کتێبخانەی زۆر گرنگە. دەبێ لە کتێبخانەی ماڵەوە کتێب تایبەتی نانیکەی منداڵان هەبێت، تایبەت بە چیرۆکی منداڵان، چیرۆکی ببورن زانستیان دێشەی ئیتر بەپێی ئەوەی کە مناڵەکانتان ئارەزووی چ دەکەن. لەوانەیە ئارەزووی هەڵبەستە چیرۆ خوێندنەوەیە، هەیە ئارەزووی هین دەکاتن ڕۆمان، بەپێی ئەوانە بەس دەبێت لێرە هانیان بدەیت. بۆ نمونە ئێوە کتێبخانەتان هەیە، خوێندنەوەکەی ببەنە کتێبخانە، هەمووتان دانیشێت، دایک لەلایەکی باوک لەلایەکی، مناڵەکان لەلایەکی. یەکەم جار بۆ خۆتان دەست پێ بکەن، جار یەکەم بە ڕۆژ یەکەم باوکەکە بابەتێک هەڵبژێرێتن و خۆی ئامادە بکاتن و بۆیان پێشکەش بکاتن. کە پێشکەشی کرد جاریان پرسێت چێ تێگەیشت، چێ پرسیاری هەیە، چێ بیکەنە گفتوگۆ، وەکو دیبێت سوودی چ بوو، چێ دەزانی ئەو بابەتەی خیدمانەوە دەتوانی لە چێ سوودی لێوە بگرین. ئەوە زۆر گرنگە. پاشان ڕۆژی دووەم دایک، ئینجا ڕۆژی سێەم با کچەکە، ئینجا کوڕەکە. بەڵام کە دێن ئەوان پێشکەش دەکەن نابێ بڕێ وەکو من دەبی پێشکەش بکەن، نا، هەوڵ بدەن تێی بگەن، پوختی بکەنەوە، خاڵە گرنگەکان بنووسن، هەمووشان ئێوە جێ بگرن کە کوڕەکە یان کچەکە کتێبەکە دەخوێنێتەوە یان نامیکەکە یاشتەکە پێشکەش دەکاتن، مەرج نییە. لەوانەیە بەسێک بۆ دەخوێنێتەوە، لەوانەیە چیرۆشێکە، لەوانەیە بابەتێکی زانستیە، لەوانەیە دەچێت لەسەر ڤایرۆس شتێک پێشکەش دەکات. بۆیە زۆر گرنگە ئێمە یانی وەکو دایک و باوک ژیان لێ بگری و ئینجا گفتوگۆیەکی جوانی لەسەر ئەنجام بدەین. بۆ پێویستە لە کتێبخانە بێت، چونکە بەڕاستی کتێبخانە هێمن و خاوێن و پاکە. دەچینە سەر لایەنێکی تر، ئەویش ئێوەی دایک و باوک و لەبەرەوەی گوتمان ماوەیەکی زۆر لە ماڵ دەبینێنەوە، دەبێ بزانن توانا و بارەکانی مناڵەکانتان لەکوێ سەر هەڵدەدان. دەبێ بە هاوکاری مامۆستایان بزانن توانای مناڵەکانتان چییە و هەروەها چ بەهارەیەکیان هەیە. کەس نییە بارەی نەبێ، هەیە چەندان بارەیە، مەرجەیەک بارەیە بێ. مناڵ هەیە سێ-چوار بارەیە، بەهارەی بۆ نمونە نیگارکێشان، وەرزش، هونەر، مۆسیقا، فێربوونی زمان، لێرە کۆمپیوتەر. دەبێ لێرە ئەو دایک و باوکە ئەو شتە بقۆزنەوە، هەر یەکە بەپێی ئەو توانا و ئەو بەهرە و ویست و ئارەزوی هەیتی بێچیکەی هانی بدەیت، ئاڕاستەی بکەیت. خۆ ئەگەر خۆت شارەزاییت هەبێ سەرپەرشتیان بکەیت زۆر گرینگە، و لە هەمان کاتدا هاندان لێرە گرینگە، هاندان و پاداشکردنی هەر یەک لەوانە زۆر گرینگە. و هەروەها دێنە سەر خاڵێکی تر، ئەویش کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە. یەکەم پەیوەندی کۆمەڵایەتی دایک و باوکان مەبەستم ئێوەیە، وەکو دایک و باوک لە بینی خۆتان، وەکو ئێوە لەگەر کەس و کارتان، ینی ئێوەی دایک و باوکتان هەیە، براتان هەیە، خوشکتان هەیە، خزمتان هەیە، هاوڕێتان هەیە، هاوپیشەتان هەیە، پێویستە لەو ڕۆژەی لەبەرەوەی شەو ڕۆژ لەو 24 کاتژمێرێک تەرخانکەن. ئەجا کاتەکەی چ کاتێکە؟ پاش خواردن و پاش خوێندن و پاش ئەو شتانەی کە باسم کرد، ئەو کاتە دێ، دەزانی کاتەکە گونجاوە، کاتی نووسینیان نییە،
کاتی میوانی نیە کاتی نان خواردن نیە دەبێت بزانیت کاتەکە چ کاتێک گونجاوە بۆ پەیوەندیکردن بە خەڵکی تر بەڕاستی بەداخەوە هەندێک کەسەیە پەیوەندی دەکەن کاتەکە گونجاو نییە لەوانەیە وەختی نوێژکردنە ئەو لەسەر مێژە یان دەستێت دەشوە یەکێک پەیوەندی پێ دەکەن یان کاتی نووسنە درەنگانی ئەوەش نابێت یان کاتی خواردنە نابێت بۆیە دەبێت تۆ بزانی کاتی گونجاوەرێکە دەزانی بەپێی ئەو هاوڕێیانی کات بەپێ ئەوەی کە خزمەکاتێ دەزانی چ کاتێک گونجاوە بۆ پەیوەندی کردەکە ئەو پەیوەندی زۆر گرنگە ئاسوودەت دەکات و هەروەها لە ڕووی ئاینیشەوە لەسەرمانە ئێمە ناوە لە کەس و کارەکانمان بپرسین بە تایبەتی لەو کاتەدا کە ئێستا ئەم ڤایرۆسە بەڵاو بۆتەوە دەزانی ئێمە ناتوانین سەردانی یەکتر بکەین لە زیاتی ئەو سەردانکردە دەتوانین برین ئەو پرسیینی ئینتەرنێت و مۆبایل بۆمان ئاسان دەکاتن و پابەتبوونمان بەڕاستی ئەمەش خاڵێکە زیاتر پابەتبوونەکەمان بۆ بەردەوام شان دەبێت. ئیجا دێتە سەر ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە لەگەر منداڵان زۆر گرینگە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە لەگەر منداڵانش بەهێزکەیت لەبەرەوەی خێزان خۆی لە خۆیدا بەردی بناغەی کۆمەڵان کەواتە پەیوەندیەکان دەبێت زۆر لەگەر مناڵەکانمان بۆ نمونە تەلەڤیزیۆن دێین فلیمێک پیشان بدەیت فلیمێک پێتان خۆشە چ زۆرە فلیمێکی پەروەردەییە اینجا یان کۆمەڵایەتیە یان دەتوانین بڵین بەرنمەیەکە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی گرینگە دەتوانین بەڕاستی لەگەڵ مناڵەکان دانیشین بەیەکەوە بەرامبەر بە تەلەڤیزیۆن بۆ ئەوەی بتوانن بەیەکەوە ئەو شتانە ببینن یعنی جاری وا هەیە زۆر بەرنامەی سودبەخشەیە پەروەردەیی هەیە کۆمەڵایەتی هەیە تەندروستی هەیە تەنانەت بەرنامەی مناڵانیش هەیە بەپێی تەمەن دەتوانی هەر جارێک بەپێی ڕێکەوتن لەبەری خۆتان زۆر گرینگە خۆتان لە ناوی ڕێک بکەون نابێ برێ بەڵا ببرێ ئەمرم ئارزوی ئەوە دەکەم یان دایکەکە نه دەبێ ڕای مناڵەکانیش وەرگری بەڕاستی دەبێ ئێمە لەگەر مناڵەکان وەکو هاوڕێبی نابێ هەر خۆمان وەک باک سالاری و یان داک سالاری برین دەبێ ئێمە چمان دەبێ وا بێ نەخێت لێرە زۆر گرینگە ڕای ئەوانیش وەرگین و بزانین چی بۆوان بەکەلکە و هەروەها سوودیشی لێ وەرگرن کاتەکە ببێتە بەمایەی خۆشی ینی تابوچێشی لێ وەرگرن نەکەر بۆ بەسەرکردنێکی کات بە فیڕۆدان بێ ئێمە سەر لایەنێشتەکە زۆر گرینگە دایک و باوکانی ئازیز ئەویش بۆ شارکردنەوەی منداڵانە بە تایبەتی بە ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها هوشیاری تر کە ئێستا ئاماژەی پێ دەکەم یەکەمیان ئێمە ئەم ڤایرۆسە کە بەڵاو بۆتەوە گوتمان لەبەرەوەی مناڵانیش لە تەلەڤیزیۆنەکان و لە ڤیدیۆکان گیان لێ بووە بۆیە دەبێت ئێمە وەکو دایک و باو بە شێوەیەکی زانستی سادە تیان بگەینین ئەم ڤایرۆسە چۆن سەری هەڵداوە و هەروەها لێرە چۆن خۆمانی لێ دەپارێزین گرنگجەکە لێرە چییە نابێ ئێمە بیان ترسێنین بڵێن ئەمەش وەکو ڤایرۆسەکانی تر چۆن تووشی ئەنفلەوەنزا دەبین چۆن تووشی نخۆشیەکی سەریەشە دەبین چۆن تووشی نخۆشەکان کە دەبین لەبەر ئەوەی دەبێ ئێمە خۆمان لەم نخۆشیە بپارێزی ئەمجا پارێزەکە لێرە گرینگە چۆن تیان دەگەین بۆ منە خۆ پاراستن لە ئەم ڤایرۆسە دەبێ بڵێن دەستشوشتن یعنی بە تایبەتی بە سابوون کە چۆن ئێمە بەڕاستی سابوون بەکاردەهێنین و هەروەها لە کاتێکا کە دەچینە دەرەوە دەبێ دەمامک بەکاربێنین و هەروەها دەبێ دەتوانم بڵێم بێزگە لە دەمامک دەستکێش یا پەنجەوانەی وەکو پێدەرێنەوانەی کەلاستیکی بەکاربێنین و لە کاتی بژنی شار پێویست چ بکەیت بەڕاستی کلێریکس بەکاربێنین و یەک جار بەکاربێنین و فڕای بدەیت ئەمانە زۆر گرینگە دەربارەی ئەم ڤایرۆسە وارووا دەربارەی پاک و خاوێنی دەبێت بەڕاستی ئێمە لە تەک ئەم ڤایرۆسە وارووا پێشیان بڵێ نابێ ئێمە و پاک و خاوێنی کە بەکاری دەهێنین تەنها بۆ ئێستاە نەخێت یعنی هیوادارم ئەم پەتایە بڕوا و ئێمە هەمومان لێ ڕزگار بین بەڵام دەبێ ئەو خۆ پاراستنە بۆ نخۆشیەکانی تریش ئێمە سووری لێوەرگرین پاک و خاوێنیەکە کە ئێمە فێر بووین و شارەزای بوون لە ئایندەش بەکاری بێنین زۆر گرینگە هەروەکو لە عینەکە ڕادیارە خاڵێکی تر زۆر گرینگە کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم دایکان باوکانی خۆشەویست کات بەسەر بردنە بەڕاستی زۆر گرینگە
بتوانین چۆن ئەم کاتە بەسەر ببین. ئەمە دەمەوێت لێرە جەخت بەو لایەنە بکەم و زیاتری لەسەر بوەستم. یەکەم مناڵە فێر بکەین چۆن ژووری خۆیان ڕێک بخێن، ژووری نووسن. ئەنی ئێمە ئاماژەمان بە خەوتن کراری کە ژووری تایبەتی خۆیە، دەبێت بەڕاستی ژوورەکان کە هەستا لە خەو هەر یەکە پێخەفی خۆی جوان دەق بکاتن، جوان بیپێچێتەوە و بپاک و خاوێنی ژوورەکە ڕابگرێت. نەک تەنەها بەس پێخەفی نووسن، بەڵکو ئەو مێزەی کە لایتی شتەکانی کە لەسەرداناوە، جانتای کەلوپەلی قوتابخانەی ئەوەی کە بەکاری دەهێنی هەریەکە لە شوێدا تەنانەت جلوکانی چۆنە ناو سنووقی جلوبەرگەکانە زلەکەکان دەبێت هەمووی بەڕێک و پێچی جوانی ڕێز بکاتن بە ئاسانی بە پاک و خاوێنی. هەندێکیان پێویستی بەدەقکردن هەیە، هەندێکیان بە هەڵواسین هەیە، تەنانەت گۆرەویش گۆرەویەکان فێر بکرێن هەریکە گۆرەوی خۆی و هەروە خانێکی تر ئەوە ژووری خۆیان مەرزێترا ژووری خۆیان ڕێک بێخن و پاک و خاوێن. پێویستە یارمەتی دایک و باوک ئێوەش بدرێتن، ژووری چێشخانەتان، ژووری میێوان، ژووری میێوان ڕێک بێخن و هەروەها ژوورەکانی تر. پاشان مەرزێترا ناوما گرنگی دەبێ بەسدەن ڕێخستنی باخسا، چکە باخسا هەم ژینگەیەکی لەبار و خاوێن و هەوایەکی پاک دەدات، هەم بۆنی گوڵەکانوانە. بۆیە دەبێت فێر بکرێن لەگەر باوچیان مناڵەکان کوڕەکان بە تایبەتی باخسە چۆن خاوێن بکەنەوە، چۆن ئاو بدەن. مەرزی هەموو کاتێک باو لە ماڵبی بۆی فێر پێویستە بە پێی تەمەنیان ڕێک بقرێن چێ ئاو دەدا و چێ پارێزگاری دەکات و چێ پاش دەکات. شوشتنی حەوشە تۆ لەوانەیە کست هەیە پێویستە کسەکەت ڕابهێنی بە یەکەوە شوشتنەکە نەک بە تەنها یانی خۆشت سەرپەرشتی بکات، نەبرێ بڕۆ تۆ بشۆ، لەوانەیە لە دڵی گران دەبێ. بەڵام ئەگە تۆ هین کرد ئەو ئاو بشێنێ تۆ پاشی بکەیتەوە یان بە هاوکاری، ئەمەش یاد زۆر زۆر گرنگ. خاڵێکی تر لە کات بەسەر بدن لە ماڵ جگەلەوەی کە باسی خوێندنەوەمان کرد سێرکردنی فیلم، ئەنی بۆ نمونە کە خواردن ئامادە دەکەی کاتی هەیە بۆ نمونە ئەو کاتە خوێندنی ئۆنلاینی ئەو ڕۆژە نیە هەینیە یان ئۆفە بابێ لەگەر هەمویان لە چێشخانە با باوچیش بێتن، نەک هەر باو خۆیان باوچیشیان بێ با خەریک شتێک بێ زەڵاتە بکاتن، دەتوانن بیر بکەنەوە لە دروستکردنی شوێک خواردنێکی خۆش کە پێشتر نییە خواردنێکی تایبەت. یعنی زۆر جاروەیە باوکان دەتوانن داهێنان بکەن لە دروستکردنی هەندێک خواردن هەیە تایبەت بە پیاوە زیاتر شارەزایانە. ئەوانی تر زەلاتە دەتوانی باوکەکە زەلاتە بکات، دەتوانی کچەکە، دەتوانی کوڕەکە، دەتوانین یەک خەریکی ڕایەخستنی خوانەکە بێ، یەک قاپوشت کەوچکەکان دانێ، کەواتە یەک ئاو دابنێتن، یەک ماساو دروست بکاتن. بەڕاستی یعنی ئەم هەرە بۆ زیێوای لێ دەکات یەکەم پشت بەخۆی بەستێ، متمانەی بەخۆی هەبێ و لە هەمان کاتیشدا هەست بە خۆشی دەکەن. یعنی ئەوانەی کە ئیش دەکەن لە ماڵەوە بەڕاستی کاتێک کەنانەکە دەخۆن ئیزە چام و چێژی لێوەرەگەن لەبەرسی تۆزێک ماندووبوونیان کردێ لەگەر یەکتری ئیستر هەست بە گەشانەوە دەکەن، هەست دەتوانن بڕێ ڕوویان خۆشتر دەبێت، زەدەخەنەوە پێکەدین خۆشتر دەبێت. هەروەها بەکارهێنانی مۆبایل زۆر گرنگە ئاراستەی مناڵەکان بکەی بە درێژایی ڕۆژ لە دەستیان نەبێت، یعنی کاتیان بۆ تەرخاکەن. چۆن بۆ تەمەشاکردنی فیلمەکە ئاماژەمان پێکرد کە فیلمێک دەبینن یان بەرنامەیەک دەبینن یان لە کتێبخانە کتێب دەخینەوە، بەڕاستی هەوڵدەن 24 کاتیشمێر مۆبایلیان لەدەست نەبێت. ینی هەتا ئەتاریش ینی دەبینی ئەتاریان هەیە، دەبینی هەندێک زۆر یاریتر هەیە کە بەپێ ئەوەی کەەوە مناڵەکان هەیەە کاتیان بۆ تەرخان کرێت، کاتێک لەبەرسی چکە بەڕاستی زۆر بەکارهێنانی زیانی هەیە بۆ پشتیان، بۆ مێشیان، بۆ خەویان، بۆ خواردنیان، تەنانەت بۆ فێربوونیشیان. بۆیە تۆی دایک و باوک دەبێت لەو لایەنە شۆگرنجی بە بەکارهێنان بدەیت ماوەکەی چەند بێ و بۆ چ شتێک خۆڕ هەتا تەنانەت بۆ خوێندنی زانستیش بەکاری بێنن، دەتوانن ئەو شتانی کە نایزانن ئەو شتانی کەەوە تەم داونۆت بکەن یان سوودی لێوەرگرن بۆ ئەوەی زیاتر پەرە بە زانست و زانیاریەکانی خۆیان بدەن. لە کاتی پێویستیشە دەتوان پەیوەندی بە هاوڕەکانیان بکەن لەگەڵ مامۆستای خۆیان قسە بکە کە پێویستی پێبوو، ئەمانە زۆر گرنگە و ینی بتوانن بزانن لە چ کاتێک بەکاری دەهێن. دووە بابەت
کە دەمەوێت لەسەری بۆستم ئەویش بریتە لە گوێگرتن لە مناڵەکانمە. ئەنی بەڕاستی ئەوەی دایک و باوک لە ماڵەوە دەبێ کاتێک تەرخان بکەن بەس بۆ گوێگرتن و داواکاریەکانی. بەجاری وا هەیە باوک خەریکی خوێندنەوەیە، باوک خەریکی ئیشێکە لە ماڵەوەی، دایک خەریکی چێژێنانە، ئەمان خەریکی خوێندنی ئۆنلاین. بەڕاستی دەبێت لە ناو بەرنامەی ژیانی ڕۆژانەتدا کاتێک تەرخان بکەن. اینجا ئەگەر هەموو ڕۆژ نەشتانتانی هەفتەی ڕۆژێک تەرخان بکەن بۆ گوێگرتن لێ. بەڕاستی مناڵیش ئەندامێکی ئەو خێزانەیە گوێگرتی دەبێت، داواکاری دەبێت. بەس تو هەر جێ نەبێتی وڵا لەبەرەوەی ئەو داوا ناکاو منیش پێویست ناکە جیام نە، ئەم گوێگرتنە زۆر گرنگە. پێش ئەوەی گوێ لێ بگریت دەبێت ئێوە وەکو دایک و باوک لەگەڵ مناڵەکان هاوڕێ بن. یعنی ڕاستە دایکی و باوکی لە هەمان کاتدا هاوڕێ. ئەمە هاوڕێتیانی پەیوەندیەکە بەهێزکەی خۆشەویستی لە بەینتان هەبێت، وای ڕابهێنی بڵێ هەر کاتێک شتێکتە بوو لە دایک و باوکت مەشارێ. هەر داواکاریەکەت هەیە، کوڕی شیرینم، کچی شیرینم، ئازیزەکانم، ئێوە داوا بکەن و ئێمەش بەپێی توانە دەتوانین بۆتان جێبەجێ بکەین. هەنی هەتا ئەگەر هاتوو جاری وا داواکاریەکەی ڕەنگە گەورە بێ، ڕەنگە قورس بێ، بەڵام پێویستە چییە باوەڕی پێبینی. بەگەر پێ نەکرا جێبەجێ بکەی ئایا لەبەرلایەنی داراییە، ئایا لەبەر ئەوەی لەگەری ناگونجێ، ئایا لەبەر ئەوەی تۆ ڕوونکردنەوەیشی تر هەیە جیاوازی لە بیرکردنەوە لەگەری دەبێت تێی بگەینی. بە زمانێکی شیرینی خۆش تەنانەت نابێ ڕووشی لێ درژ بکەیت، نابێ بە بۆنیش تەمەشای بکەیت، تەمەشای دڵ و چاویکە. ئەنی لە کاتێکەوە لەگەر منداڵەکەت قسە دەکەیت یا لەگەر پیاوەکەت قسە دەکەیت یا لەگەر هەریش پێویستە ئێمە تەمەشای دڵ و چاوی بکەیت بە هەموو ئەندامەکانی دەم و چاو. بە زمانی جەستەش ئێمە لەگەر یان قسە بکەین بۆ ئەوەی هەست بە ئارامی بکەن. زۆر ئاسایشە، جاری واشەیە لەوانەیە داواکاریەکانشم زۆر ئاسان بێ، لەوانەیە بتوانانی بە ئاسایی جێبەجێ بکەیت. چونکە گەر هات و گرفتی هەم گوێ لێ نەگرت ئەو ئاریشە بەرە گەورە دەبێت سیاری لێ دەکات، لەوانەیە دوای وای لێ تەنانەت پرسی شت پێ ناکات، تووشی گرفتەکە دەبێت ئەو کاتە چارەسەرەکەی زۆر قورسە. بەڵام کە لە سەرەتا بوو تۆ یارمەتیتدا هاوبەشیت لە چارەسەرەکەی، ئەو کاتە گیرگرفتەکەش ئەوەندە درێژە ناچێشێ و بە ئاسانی چارەسەر دەکرێت. کەواتە زۆر گرینگە بۆ تۆی دایک و باوک لەگەر منداڵەکات بە شێوەیەکی تەندروست مامەڵە بکەیت بۆ ئەوەی بتوانیت هین بکەیت پرسیارەکانی وەڵام دێتەوە. زۆر گرینگە جێ لە پرسیارەکانیان بگریت، کەم لە تایبەتی منداڵ زۆر پرسیاری لەلای دروست دەبێت. جاری وایە نەک هەر پەیوەندی بە خوێندن هەبێت، بەشتی تر بە دەنگ و باسەکە باسی شتێک دەکرێت، بۆیە زۆر گرینگە ئێمە گرنگی بۆوانە بدەین. بەو ئەندازەیە دێمە کۆتایی سمینارەکە. ئیتر هەر ئێوەیەک لە ئێوەی دایک و باوکی بەڕێز دوای ئەوەی کە گوێتان لە سمینارەکە بوو دەربارەی ماچۆنەتی مامەلەکردتان هەر پرسیارێکی پەروەردەیی دەرونی کۆمەڵایەتیتان هەیە، پەیوەندی بە منداڵەکانتان هەیە، لە قۆناغی بنەڕەتی، قۆناغی ناوەندی یعنی کە دەکات بنەڕەتی یەڕەچی منداڵان و هەروە ئامادەی دەتوانن لای خۆتان بینووسن، تۆماری بکەن و یەک دوایی پرسیارم لێ بکەن، منیش وەڵامتان دەدەمەوە و هیوای تەمەندرێژی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان دەخوازم. هەر شاد و سەرفراز بن.